سڵاوتان لێبێ ئازیزەکانم، هیوادارم باش و لە ساغ بن. کۆتاوانەی ڕێزمانە خوێنین، ئیتر کۆتایی بە بەشی ڕێزمانێنین. ئەگەر کاتمایە و بەشی خوێندنەوەش جارێکی ترە گەڕینەوە سەری. ئەم بەشی ڕێزمانە گرنگە و ئاسانیشە، چونکە پێشتر چەند جارێک باسمان کردووە، ناومان هێناوە. ئێستاش بە ورترینە سەری. ئەویش چییە؟ بنچینەکانی ڕستە بکەر و کار، بکەر و کردار. زۆر نمونەی بکەر و کردارمان هێناوەتەوە لەوانەکانی پێشووترە. بۆچی پێ ئەڵێن بنچینەی ڕستە؟ بنچینە یعنی چی؟ بنچینە یعنی شتێکی بنەڕەتیە بۆ شتێکی تر. بۆن مناڵی بنچینەی ئەم خانووە چییە؟ بنچینەی بیرۆکەکانت لە چیوە هاتوون؟ یعنی ئەساسەکەی، بنەڕەتەکەی. بۆ نمونە خانوویەک لەسەر کۆمەڵک پایی بەقوت دروستەکرێ، کۆمەڵێک پایی گەورە دروستەکرێ بۆی کە خانووەکەی لەسەر بنیاد بدرێ. اینجا بۆ نمونە ئەگەریەوە پێشەوەی بینایەک ببینن کە دروستەکرێ، ئەگەر بیناکە بەرز بێ پایەکانی بەقۆتە بن، یان کۆمەڵک پایی زۆر دانێن چونکە بیناکە بەرزە بێت. ئەو پایانە بنچینەی ئەو بینایان سەرەتاکەیەتی، بەڵام بێ سەرەتایەکی باشیش بێ. بنچینی ڕستە چییە؟ بکەر و کارە. یعنی ڕستە بەبێ بکەر و کار نابێ. وەکو ئەو بینایە وایە ڕستە ئەگەر بکەر و کاریتیانە بێ دروست نابێ، بینایەکیش ئەگەر پایی نەبێ دروست نابێت. ئەوە وەکو تێبینیەک لەبەریکەن. هیچ ڕستەیەکمان نییە بەبێ بکەر و کار، هیچ ڕستەیەک بەبێ بکەر و کردار بوونی نییە. باشە؟ ئەوە ئێمە باسی زمانی کوردیەکەین، بەڵام تقریبەن لە ناو هەموو زمانەکانی تر شاوان، لە ئینگلیزیە، لە عەرەبیە، لە هەموو زمانەکانی ترە. و ئەمە دابەشە بێ بۆ دوو جۆر، پێوترێت کۆمەڵەی ناو لەگەڵ کۆمەڵەی کار. ئێمە ناوەکانمان خوێن بوو، تانان پاریش خوێن بووتان کە ناو بۆ نمونە ناوی ڕووەکە، ناوی ئاژەڵە، ناوی مرۆڤە، ناوی شوێنە، ناوی شتی بێگیانە. بەڵام ئەوەی کە ئێمە زۆر ئیشمان پێیەتی ناوی مرۆڤەکانە لەگەڵ ناوی ئاژەڵەکان، و ڕۆکی شەر بە هەمان شێوە، بەڵام ڕۆک کەمتر وەکو ڕستە بەکارێنرێ، بەڵامانەی تر زۆرتر. و ئێمە جێناویشمان خوێن، وتمان جێناو ئەوەیە کە جێی ناوەکە گرێتەوە. بۆ من لە جاتیەوەنە بڵێ محەممەد، ئاراس، شانیا، ئەڵەی ئەو، ئەڵەی تۆ، ئەڵەی من، بەڵام هیچ فەرق ناکە. ئەوە هەموویە بێ بە بکەر. باشە؟ ئەو بەشیان کۆمەڵەی ناوەکە بکەر دروستەکان. لە ساڵەکانی تریشە هەندێک شتی زیاترە خوێن لەسەری، بەڵام ئەوەی ئێوە پێویستە بیزانەوەی کۆمەڵەی ناو بکەرەکرێتەوە. وەک لێرە شاکە ئاماژەی پێیاوە کۆمەڵەی ناو ڕستەی یەکەم جار دابەش کردووە بۆ دوو بەش، کۆمەڵەی ناو لەگەڵ کۆمەڵەی کار. کەوتیشمان بەبێ بکەر و کار یان بەبێ کۆمەڵەی ناو و کۆمەڵەی کار ڕستە دروست نابێ. کۆمەڵەی ناوەکە بکەرەکەیە. لێرە ئەم چوار ڕستەی پیاوین. لە بەشەکەی تریش کۆمەڵەی کارە. ئاراس هات. لێرەیە هەر بە خێرایی سێریکی ڕستەکە بکەن ئەزانن کە دوو وشەیە. باشە؟ دوو وشە کە ژێکیان کۆمەڵەی ناوە، دووەمیان کۆمەڵەی کارە. ئاراس بکەرەکەیە کە ناوەکەیە، هات کارەکەیە. هەر ئەوەندە. باشە؟ نەسرین خەوت. نەسرین بکەرەکەیە، خەوت کارەکەیە. من ستران دەبیستم. لێرەیە سێ وشەمان هەیە. منم کارەکەم کردووە. باشە؟ چونکە بە ئاڵە من سترانە بیستم. ستران لەویایە وشەیەکی ترە کە هەر سەر بە کۆمەڵەی ناوەکەیە، پێوترێ بەرکار. ئەویان پێویست ناکە ئەوەنە وەرببنەوەتیایە، ئەوەنە گرنگە کە بزان کە لەم ڕستەیە کامیان بکەرە کە منەکەیە بێگومان. دەبیستم کارێکە. هەروەها ڕێباز نامە دەنووسێت. لێرەشە سێ وشەیە. ڕێباز ناوەکەیە، نامە ئەوی ژەر ناوە سەر بە کۆمەڵەی ناوەکەیە، بەڵام کار نییە. دەنووسێت کارەکەیە. کەواتە ئێمە هەستمان بۆ کردکە ئەشێ دوو وشە بێ، ئەشێ سێ وشە بێ. ئێوە ڕۆژانە کە چەندەها ڕستە بەکارێنن ئەزانن کە ڕستەمان هەیە دوور و درێژ لە بەرەوە ئاسایی کە ئەمەیان دوو ئەویان سێ. باشە. بکەر چییە؟ ئەوەیە کە کارێکە کات، و کارەکەش ئەلەویایە کە کۆمەڵی کارەکەی باسمان کردو. باشە؟ کار و کردار هیچ فەرقێکیان نییە بۆ زانیاریتان. لێرە دیسان و خشتەکەی بۆ کردوێتەوە. وڵی کۆمەڵەی ناو بکەر ئاراس.
نەسرینیش من ڕێباز هەرێکێک لەوە ناتوانیدانێت کۆمەڵی کارەکە بۆ نمونەوەکو هات خەوت دەبیستم دەنووسم سەری ئەم ڕاوێ بکەن بۆی کردوین لە ڕستەی ئاراس هات ئاراس بەر کۆمەڵی ناوکەوتەوە دەوری بکەری ڕستەی گێڕاوە چونکە کاری هاتن کێ ئەنجامیاوە کاری هاتنی بە ئەنجام گەیانەوە ئاراس ئەو هاتنە کێ هاتووە ئاراسە کەواتە هاتنەکە بێ بە کار هاتەکە ئاراسەکە ژەبێ بە بکەر وشەی هات بەر کۆمەڵی کار دەکەوێت و کارە چونکە کردوەیەک لە کاتێکی دیاریکراودا دەردەخات هەروە ڕستەکان دیکە بە هەمان شێوە ڕاواگرن ینی نەسرین بکەرە خەوت کردارە من بکەرە دەبیستم کردارە ڕێباز بکەرە دەنووسێت کردارە ئەم پێناسێش ڕستە بریتیە لە کۆمەڵە وشەیەک کە پێکەوە تاکی تەواو دەدەن و لە دوو کۆمەڵی سەرەکی پێک دێت کامە لە یەکەم وانەی ڕێزمان کام ساڵ خوێنمان ئەمە بوو کە ڕستە کۆمەڵک وشەیە و ئەوانە بەڵامەڵی لە دوو کۆمەڵە پێگێ کۆمەڵی یەکەم کۆمەڵی ناوبریتە لە وشەیە یان کۆمەڵە وشەیەک یان وشەیەکیان کۆمەڵە وشەیە کە لە سەرەتای ڕستەدا دێت کارێک دەکات یان کارێکی دەدرێتە پاڵ وشەیەکی سەرەکی لە کۆمەڵی ناو بکەرە وشەیەکی سەرەکی لە کۆمەڵی ناو بکەرە کۆمەڵی کار وشەیەکە یان کۆمەڵە وشەیەکە کردەوەیەک دەداتە پاڵ کۆمەڵی ناو لە کاتێکی دیاریکراودا کار وشەی سەرەکیە لە کۆمەڵی کار وەک هات خەوت دەبیستم دەنووسم باشە من ئەم دوو پێناسێشم بۆ ئێوە نووسیوە نمونەش بۆ هێناونەتەوە بکەر چییە؟ ئەو کەسە یان ئاژەڵ یان ڕووەکەیە کە کارێکەکات بکەر چییە؟ ئەو کەسەیە یان ئاژەڵ یان ڕووەکەیە کە کارێکەکات ژالیا بۆ شاخەوانی چوو ژالیا بکەرەکەیە بۆ چونکە ها سیرکەن بکەر یعنی ئەو کەسەی کە کارێکەکات یان ئاژەڵێکە کۆترەکە هەڵفڕی کۆترەکە چی کردو هەڵفڕیوە کاتە ئەم کارە کێ کردوێتی کۆتر کردوێتی گوڵەکە گەشایەوە کێ کارەکەی کردووە گوڵەکەیە کە گەشاوەتەوە ئەم بیریشم چووە کەوتومە نابێ هەموو ڕستەیەک خاڵی کۆتایی هەبێ گوڵەکە بکەرە بۆ چونکە چ کارێکی کردووە گەشاوەتەوە باشە ئەمە بکەر بوو کەوتمان کارێکەکات هیچ کارێکمان نییە ئێمە بەبێ بکەر چونکە کارێک هەرە بێ بکارێک بیکە کارێکە هەیە بۆ نمونە ئاڵەی خواردن نان خواردن هەرە بێ یەکێک نانخوا یانە بێ ئاژەڵێک بێ یانە بێ ڕۆکێک بێ کردار چییە؟ ئەو کاراناگرێتەوە کە بکەرەی کات باشە وتمان بکەر بەشی ناوەکەیەتی کردار ئەو بەشەی کۆتاییە سان داڕشتنی نووسی لێرە یەکسەر بۆمان ڕوو نەبێتەوە کە نووسی کارەکەیە بۆ چونکە سانمان هەیە کە بکەرە ئەوە داڕشتن وشەیەکی ترە کە ساڵەکانی تری خوێنن نووسی ئەمێنێتەوە نووسیش کارە خۆتان نزانن کە نووسین کارێکە پشیلەکە بەچکەکانی بەخێو کرد کارەکەیە مۆزەکان پێگەیشتون مۆز کامەڕووەکە پێگەیشتون مۆزەکان بکەرە پێگەیشتون کردارەکەیە ئیتر چەندها ڕستی تریژە ئەتوانین بنووسین بۆ نمونە من کتێبم خوێندەوە من چییە؟ تۆ من بکەرەکەی بۆ بەروی کارێکت کردووە کارەکەشمان چییە؟ خوێندنەوەیە کەواتە هەموو بابەتەکەمان ئەمەیە ئمە لە جیان ڕۆژانەما بۆن منە کە ئەڵین چ کارێکەکەی ئەڵێ مامۆستایی ئەڵێ ئەندازیاری ئەڵێ شۆفێری بە ماڵین کار بەڵام لەناو ڕێزمانە جیایە کار بەو وشانە وترێ کە جوڵەیەکی تایە کە وزەیەک تایە سەرفە بۆ نمونە ئێستا ئێوە کە دانیشتون چەندها کارەکەن دانیشتون ئەمە کارێکە گوێ ئەگرن ئەمە کارێکی ترە سەیری ڤیددیۆیەکی شەکەن دیسانەوە ئەمەش کارێکی ترە و جارجار شتێکی ئەنووسی ئەوەش کارە و منیش بە هەمە شێوە منیش دانیشتوم کارێکە شت ئەنووسم کارێکە بۆیە ئێمە ڕۆژانە چەندین کارەکەین لە ڕووی ڕێزمانیەوە و دۆزینەوەی ئەمانەش زۆر ئاسانە چونکە یەکسەر بەشێکن لە ڕستەکە و زۆر جاریش ئەمە و کوتێبینیەکی گشتی زۆر جار کار ئەکەوێتە کۆتاییەوە بەڵام مەرجنی هەموو کات بۆ ناڵی من چوون بۆ بازار یان تۆ چوویت بۆ بازار
لێرەیە کارەکە نهاتۆتە سەرەتا چویت چوون چونکە چوونەکە کارەکەی تۆش ئەوی بە بکرد لەوێ ناتەوە بەڵام زۆربەی جار ئەها لێرەیە خوێندەوە پێگەیشت بەخێو کرد نووسی تەنەن لەمانەشە گەشایەوە هەڵفڕی چوو هەمووی کارەکە کەوتۆتە کۆتاییەوە. ئەمە هەموو بابەتەکەمان بوو زۆر ئاسانە لە خۆتانی قورس مەکەن ئەم ڕاهێنانە شیکاریکەن لێرەیە ئەمایان ئەڵێ بکرد دەرکە لەویانە ئەڵێ کردار دەرکە ئەمە ڕستەی تەواو لەم گوتنانی خوارەوە دیاری بکە یعنی بێ بزانین کە کامەیان ڕستێکی تەواوە کە ئێمە پێشتر ئێستا خوێنمان کار ڕستەیەک ئەبێ بکەر و کاریتیابێ هەنێکیان بکەر و کاریتیانیان ڕەنگە بەس بکەریتیابێ ئەم وشانش بخەر ڕستەوە هەر ئەوەندەیە بابەتەکەمان هیوادارم زۆر بە باشی تێگەیشت بن ئەمە پێناسەکانی ئەگە لەبەری نەکەن ئەبێت تێگەیشت بن مەجالیتیانە هیوادارم بە باشی تێگەیشت بن سپاس بۆ تێگەیشت بۆ سیرکردنتان هیوای کاتێکی خۆش.